یەک لە پیاوچاکان گریانێکی زۆر بەکوڵ ژیرەوە نابوو. یەکێک لە براکانی ڕەفیقەکانی خۆی چوو بۆ لای، وتی براکەم تۆ بۆ ئەگریت، بۆ ژیرەوە نابیت؟ لە وەڵاما فەرمووی ئەم بەیانیە نوێژی جەماعەتم فەوتە، نوێژی بەیانیم بە جەماعەت نەکرد. یعنی تۆ نوێژی بەیانیت کرد، نوێژی بەیانیم لە کاتی خۆیان کرد، بەڵام کاتێک کەستان فریای جەماعەت نەکەوتم. تۆ تەنها بۆ ئەمە ئەگری؟ بەڵێ، چونکە ئەزانم گوناهێ بۆتە ئەوەی من خەبەرم نەبێتەوە بۆ نوێژی بەیانی، ئیلا گوناهێکم ئەنجام داوە. بەڕێزانم، واللهی هەر کەسێک بەخۆی بڵێ ئیماندار، هەر کەسێک خۆی لە بازنەی ئیمان و ئیسلام و تەقوایە بینێەوە، ئەبێ هەڵگری ئەم سیفەتە بێت، ئەبێ هەڵگری ئەم ڕایە و ئاڵایە بێت. واللهی بەڕێزانم، گوناه بۆ ئینسانی مسلمان زۆر تاڵە، کاکە ژەهرە، کاکە بیرێکە لە ئاگێر، کاکە ئەگەر ئینسانی ئیماندار گوناهی ئەنجامدا واللهی ژیانی تاڵە بێت، ئەهەژێت، ئەم ئینسانە ناتوانێت خۆشبەخت بێت، ناتوانێت گوناه لەولاوە گوناهێکی کردووە و کەچی لەم لاوە پێ بکەنێت، پێکەنین و گوناهەکەی ئەم یەک ناگرێتەوە، ناتوانێت، ئەسڵ ناتوانێت بە مرتاحی بخەوێت، ناتوانێت پڕ بە چاوەکانی خۆی سەر بنێتە سەر سەرین و بخەوێت. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە وەصفی ئیماندارە ئەفەرمێت: إن المؤمن يرى ذنوبه كأنه قاعد تحت جبل. تو إيماندار قسم بخوا أجر خود لم بازنيا نبينيوا تو دروت كردوا الراس نكدوا لقل إيمانك يخودا قسم بخوا أجر من أوها نروان مجناه بوشي وازيك في غمري خوا صلى الله عليه وسلم باسكا قسم بخوا لقل إيمانك يخو من راس نكدوا دروم كردوا. فرمي إنسان إيماندار بشي وازي سيري جناهك يخويك وك أو لبناي شاخك دابنيشت لپنای شاخێکا وەستاوە، يخاف أن يقع عليه، ئەترسێ گوناهەکە ئەنجام باو شاخەکە بەسەریا بڕوخێت. کاکە والله تۆ لە ژێر سەقفێکای، واللهی کە دەست بر بۆ تاوان ئەبێ بترسی لەوەی ئەم سەقفە ئەڕوخێت. تۆ بینیتانە بڕێزانم کاتێ بوومە لەرزە دێ هەموومان لە ژێر سەقفەکانە ڕاکەین، بۆ ئەترسین بڕوخێ بەسەرمانە. دەی بڕێزانم واللهی تاوان زیرزالە، واللهی تاوان بوومە لەرزەیە. إنساني مسلمان ترسي لأوه هي خانوكي بروخي بسرية. بلام وإن الفاجر يرى ذنوبه كذباب مر على أنفه. بلام أجر كسيق لبازني إيمان تقوى وخواناسيا نبو أهلي فجار وفساق بو يرى ذنوبه كذباب مر على أنفه. قناها كاني وكم يشيك وكم يشولي ويا بلاي لولوت يا بلاي دمو شاوي راتبيت. وقال به هكذا في غمري خوا صلى الله عليه وسلم أو هبدسي مباركي وايكر كاك خلقك الراب بو رجبلك بو سماء بو هالبرين بو رقص بو قولاني وتن لقعدية دانشتوا كاك مزي غازانوتو خريكي مشروب خواردنا كديتوا أولا ضلي خوشة مقا خواب سانت. أما لا أدعى جايب نبي عزيزكم، أما أهلي إيمان نية، أما أهلي تقوى وإسلام نية. توي مسلمان كاتي قناه يكد أنجام دا أبي بهجيت قسم بخوا أقنها جيت تۆ لە ئەهلی ئەوانیت، لە دایرەی ئیمانە نیت. عەزیزەکەم پیاو چاکێک تەنها لەبەر ئەوەی نوێژی بەیانی فەوتاوە بە جەماعەت گریانی ناوەسێت، ژیر نابێتەوە. فەکەیفە ئەوەی کەوا گوناه ئەنجام ئەدا. یەک لە پیاو چاکانی ئەم سەردەمەی خۆمانە فەرمێت بۆ سەفەری وڵاتێک کە ڕۆیشتم لە مەتار چاوەڕی تەیارەکەم بوو بفڕێت. مزگەوتێکی بچووک لە ناو مەتارا هەبوو، چوم ئیسراحەتێکی تیا بکەم و دوور کاتی نوێژیشم تیا کرد و تۆزێکیش سەرخەویەکەم بۆی شکار. واللهی لە گریانی گەنجی خەبەرم بووە، چوم بۆ لای وتم کاکە گیان بۆ گریت. من زۆر کەس دێن بۆ لام دڵی خۆیان بۆ مەکەن و زۆر کەسیشم الحەمدولیلا بۆ شێوازە چارەسەر کردووە. چەند وشەیەکم پێ ئەتوانم شیفای دڵی تۆ بم، وتی کەس ناتوانێت شیفای دڵی من بدات تەنها خوا نەبێت. چییە برا عەزیزەکەم؟ دانیش لەگەڵمەوە گفتوگۆی بۆم کرد و دەموچاویم سڕی. وتی مامۆساگیان من پیاوێکی دیندار و خواناسم، ئەهلی قورئانم، ئەهلی دینم، بەڵام نازانم چۆن دەسم لەگەڵ ئافرەتێکی داوێن پیسا تێکەڵ کرد و زینام لەگەڵ یا کرد. ئێستا من چۆن لە خۆم خۆش بم؟ کاکە من چۆن بخەوم؟ چۆن فرمێسک لە چاوم مشک بێت؟ چۆن بتوانم پێ بکەنم؟ کاکە من لیقام هەیە لەگەڵ خوایە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی ما من منكم إلا وسيكلمه ربه. بخوا هەموومان خوای پەروەردگار قسەمان لەگەڵا ئەکات دوونە تورجومان. هیچ کەسێک تورجومانت بۆ ناکە، خوای گەورە بە خیتابی خۆی بە لوغەی خۆی قسەت لەگەڵا ئەکات.
هیچ کەسێکیش بۆ تورجمان ناکە لە خواتی ئەگەیت ئەی بەندەکەم ئەتەذکر ذنب كذا وكذا بیرت دێ لە فلان ڕۆژە لە فلان جێگەیە لە فلان دەقە و سەعاتە تۆ فلان گوناهت ئەکرد کاکە چ جورئەتێکە بەرامبەر بەخوا بڵێ خوایە گیان من بیرم یەت خیانەتی زەوجیم ئەکرد بیرم یەت لەسەر مێزێ دانیشتم و مەزەم ڕازان بۆ مەشروبم ئەخوات دوای تاغوتێک کەوتبم دوای زاڵمێک کەوتبم زوڵمم ئەکرد دینەکەی خوام وەلا نابوو تۆ چۆن ئەتوانی ئەو جورئەتت هەبێت بۆیە بەڕێز دەکەم کەسی ئیماندار گوناه بەلایەوە تاڵە گوناه بەلایەوە ناڕەحەتە کاکە ناکرێت تۆ ئیماندار لەناو جێگەکەتا بیت و حي على الصلاة حي على الفلاح الصلاة خير من النوم تو هر بقوي والله تو كاتي خوتي برزكم قسم بخوات ولا أهلي فجار وفساقي قناه بلاته وزور نورمال وآسايا أجينا تو دعوتك إخوارات أكيتوا لا يتخلف عنها إلا منافق معلوم النفاق عبد الله كري مسعود فرمي السيون بخوا هيج كسيك دواناك إلا نيوجي جماعات بيانيان إلا أمكسا منافقك دور رويكي طواوة أهلي معصية قناه بلايانا وزور آسايا بلام أهلي إيمان زور بلايانا وقرصة كاك آفرتي كي بالا بوشي محتشمي حجاب بسد بلايا وقرصة فرشمي ديار بيت بلايا وقرصة طالقة ديار بيت قسم بخوا آفرتي وهي أقريد الله كاتي درقاي مالا كم كردوته وقشم بروتي بياي بينيويتي أترسم خوالي مخوش نبيت توي بريس خوشك بريزة كم جواني كت تايبته ببياوكي خود بميردكي خود پیاوانی خەڵکی تەنها و تەنها خراپەیان لە تۆوێت والله ئەو پیاوەی چاتت بۆ کات ئەو پیاوەی لە بازارە بە باڵای تۆیە هەڵ ئەدات ئەو پیاوەی پێت ئەڵێ ماشەڵڵا کە جوانە قەسەم بەخوا تەنها و تەنها ئەوێ حەزەکانی خۆی لە تۆیە خاڵی بکاتەوە ئەوە بۆ ئەوە نییە تۆ شازادەی ئەو بۆ ئەوە نییە ئەو ڕێزت لێگرێت والله ئەم منەظەمانی کەوا هاتوونە ئەلمانیەت و سیکۆلارەکان کەوا دیفاع لە مافی ئافرەتەکەن قەسەم بەخوا بۆ تێرکردنی حەز و شەهەواتی خۆیانە نەک بۆ ڕێزگرتن لە تۆ